ناوەندی بڕیاری یەکێتی نیشتیمانی داوای هەڵوەشانەوەی کابینەی هەشتەمی حکوومەتی هەرێم و پێکهێنانی حکوومەتێکی نوێ دەکات. هەرێمی کوردستان ماوەی زیاتر لە ساڵێکە ڕووبەڕووی قەیرانی سیاسی و دارایی بۆتەوە. هۆکاری سەرەکی قەیرانە سیاسیەکەش لەو کاتەوە سەری هەڵدا چوارلایەنی سیاسی کۆمەڵ ئیسلامی یەکێتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕانی یەکگرتووی ئیسلامی و ویستیان یاسای سەرۆکایەتی هەرێم هەموار بکەنەوە. دەستبردن بۆ هەمواری یاسای سەرۆکایەتی هەرێم بووە هۆکاری پەکخستنی پەرلەمانی کوردستان و ئیفلیسکردنی کارەکانی کابینەی هەشتەمی حکوومەتی هەرێم. تاوەکو ئێستاش کێشەی سەرۆکایەتی هەرێم چارەسەر نەکرا و بارودۆخە سیاسیەکەش وەک خۆی ماوەتەوە. ساڵێکیشە هەرێمی کوردستان بێ پارلەمانە. ناوەندی بڕیاری یەکێتی نیشتیمانی کوردستانیش لە ڕاگەیەنراوێکدا داوای پێکهێنانی حکوومەتێکی نوێ دەکات. ناوەندی بڕیاری یەکێتی پێی وایە حکوومەتی هەرێم سەرکەوتوو نەبووە لە چارەسەرکردنی باری ئابووری و ژیان و گوزەرانی جەماوەر. ناوەندی بڕیاری یەکێتی ئاماژە بەوە شەکات ئەبێت گۆڕانکاری لە حکوومەتی هەرێمی کوردستاندا بەدی بێنین و لە سەرڕێبازی ڕیفۆرم و چارەسەری سیاسی و ئابووری حکوومەتی هەرێم بە حکوومەتێکی بەتواناتر بگۆڕین. جگە لە ناوەندی بڕیاری یەکێتی نیشتیمانی تاوەکو ئێستا هیچ لایەنێکی سیاسی بە فەرمی داوای هەڵوەشانەوەی کابینەی هەشتەمی حکوومەتی هەرێمی کوردستانی نەکردووە. بە بڕوای چاودێرانیش تاوەکو پرسی سەرۆکایەتی هەرێم چارەسەر نەکرێت، قەیرانی سیاسی و دارایی هەرێم بەردەوامە بێت. دوای هەڵبژاردننی 21 نوێی 2013 کابینەی هەشتەمی حکوومەتی هەرێمی کوردستان دوای 8 مانگ پێکهێنرا و هەر 5 هێزە سەرەکیەکەی هەرێم بەشداریان تێدا کرد. دوای هەوڵی پەرلەمانیش بۆ هەمواری یاسای سەرۆکایەتی هەرێم لە ساڵی 2015 وەزیرەکانی بزوتنەوەی گۆڕان دوور خرانەوە. ئێستا کابینەی هەشتەمی حکوومەتی هەرێمی کوردستان تەمەنی 10 مانگ و 2 ڕۆژی ماوە. لە مانگی ئەیلولی ساڵی داهاتووش ئەبێتە حکوومەتێکی کار بەڕێکار و ئەبێت هەڵبژاردننی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان بەڕێوە بچێت.